ئێستا سعات 5:35 دقیقەیە. ئێمە ئەمانەیە بەرەو گوندی ئەڵمانی لای شەقامی مەلیک مەحموود بەڕێ بکەین. 5:35 دقیقەیە. ئاخۆ کە ئێگەینەوێ ئەگەر کەسێک ئیشیشی بەپەلی هەبوو لەم قەرەباڵخی ناوشارەیە چۆن نەگاتە شوێنی مەبەستی خۆی. ئێمە سیر نییە بەلاتانەوە ئەگەر کەسێک ئیشیش بەپەلی هەبوو یاخود کارێکی هەبوو بە 2 سەعات بگاتە شوێنی خۆی. وەکو بینیمان کە لە جادی پیرەمێر بین بەرەو گوندی ئەڵمانی و بۆ تەلەڤیزیۆن ئینارتی هاتین لە شەقامی پیرەمێردەوە تا ئێستا و کاتە سەعات چەند بوو پێشەواجان 5:36 دقیقانی 5:35 دقیقە. ئێمە بە نزیکەی 45 دقیقە بۆ 50 دقیقە گەشتوینە تا گوندی ئەڵمانی. ئێمە سیر نییە ڕێگەیەک کە تەنها دەدەقەیەک ڕێگاکەی بێ ئەو پەڕی، بەڵام تۆ بە 50 دقیقە نزیکی 50 دقیقە بگەیت بۆ یاڵین لە پاش ناوبڕەکەەوە جارێکی سڵاوتانە بێت ئێمە بەردەوامین. لەسەر تەکسی ڕاوەستاوی؟ ئەرە وەڵا تەکسی ڕاوەستێ؟ نەوەڵا زۆر جارکە ئەڵێ بۆ شوێنێ ڕاناوەستێ. ئەمە شتێکی سەیرە لە وڵاتی ئێمەیە. زۆر جار ئێواران هاوڵاتیان دەست ئەگرن لەوەی کە تەکسیەک کە بگرن و بیان باتەوە بەرەو ماڵەوە، بەڵام هاوڵاتیان وەک خۆیان ئەڵێن ئێمە دەست لە تەکسیەکان ڕائەگرین ئەوان ڕناوەستن. ئەمە سەیرە ئەی تەکسیەکان بۆ لە ناوشارن بۆ ناوشار قەرەباڵخەکەن. داواکارم لە ساق تەکسیەکان یعنی بەڕاستی تو ئێواران سارۆنە بێ بە چی ئەڕۆیتەوە؟ یعنی من ئێستا دەرم لەم ناین بۆ دەرەی شارە ئەو تا بە مناڵێکەوە خەسوم لەگەڵایە هەر بە ساق تەکسیەگرم ئەڵێم بۆ کەنەکەوی ئیسکایان بۆ فلان شوێن ئەڵێ نا ئیش ناکەین هە لە دوور ئامانە سیر نییە کە سایق تەکسی ئیش نەکە؟ بەرەوەڵە زۆر سەیرە معقولە بۆ شێوە ئەی تەکسیان بۆ چی کڕیوە؟ جاری وایە بە پەلێ ئەڕوا بۆ شوێنێ ئەڕوا بۆ یان مەوعیدێکی هەیە یان شتێکی هەیە ئاوە. لەسەر تەکسی ڕاوەستاوی؟ ئەرە وەڵا تەکسی ڕاوەستێ؟ نەوەڵا زۆر جارکە ئەڵێ بۆ شوێنێ ڕاناوەستێ. ئێواران سارۆنە بێ بە چی ئەڕۆیتەوە؟ ئەڵە وەڵی ژیانی کەم ئەمدام لێرە زۆر قورسە. ئایا سیر و سەمەرە بدەوە زیاتر چی بێ؟ ئەم وڵاتەوە کوێرە دێوایە بەقدام حکومەتیتیانە کەسیتیانە دەرمێنا خۆم بردم چاکم کردەوە 6 وەرەقەی ئەو کاتی پێچوو بەخوا لەسەر حسابی خۆم خواگەی لێ لەکەیە نامەوە دامنا لەسەرەوەی کە چاکم کردەوە خواگەی لێ سژیان کرد. دەموچاوی ئەڵی چاڵی بنەژەر پیاڵێ دەین ئەڵێ نقڵە. ئێمەش بەلامانەوە سەیرە زۆر جار ئەڵێن یاخود وەکو هەواڵێکی بیستین کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتانی دەروی ئەم وڵاتی خۆمان ئەڵێن ڕێزێکی زۆر یەکەم جار لە حکوومەتەوە یاخود لەلایەنی پەیوەندیدارەکانەوە ژیانی ئەم کەسە دابی نەکرێت و دواتر خەڵکیش بە هەمان شێوە هاوکاری کەم ئەندامەکانەکەن. بەڵام بەلامانەوە سەیرە لەم وڵاتی ئێمە بەو شێوەیە ڕێز لە کەم ئەندامەکانەگیرێ وەکو خۆی کە باسی یەکات. ئەمە شتێکی زۆر سەیرە. ئەگەر لە وڵاتی ئێمەیە کەسێکیش کەم ئەندام نەبوو ئەوە کەم ئەندامیەکەن بۆ ئەوەی کە تا ماوە لە ژیانە بە خاوەن پێداویستی تایبەت بمێنێتەوە. وەڵی ئیتر خۆی بەپی پێویستیە لە وڵاتانە خۆت ئەزانی ژیانی کەمەندام چۆن و لە کوردستانی شاش ژیان چۆنە. تێگەی ژیان زۆر قورسە لە کوردستانە بۆ خاوەن پێداویستی تایبەت، بەڵام کە لە ئەوروپای ژێڕنەوە یعنی وەزیرێکە. هیوادارم وای لێبێ. اینجا کاروان بەڕاستی لە بەعزە شوێنێکە وەکو پێم وتی هاوکاریمان نەکرد، لە بەعزە شوێنێکە هاوکاریم ناکرێت. ئێستا من لەم ماوەی پێشوە ئیشم بە شوێنێ بوو حەز ناکەم ناوی شوێنەکە بڵم زۆر وەستام. ئەو شەخسە وتی کاکە ئێستا دوای ئەو دوو کەسە ئەو کەمە ژوور و هەر وەستام ئەو مەشغوڵ بوو بە مۆبایلەوە. دوای یا من زۆر یعنی ئیزعاج بووم لە شوێنەکە ڕۆشتم، بانگی کردم وتی کاکە وەرەوتم نا ئەڕۆم. هیوادارم ئەوە نەمێنێت چکە ئێمە ڕێزێکی ترمان هەیە لە شوێنەکانە. هیوادارم ئەو ڕێزە بمێنێ خەڵک وەکو چایی بەزەی نا بەڵام وەکو چاوێکی ڕێز. سپاس تۆ سیر نییە تۆ ئەتوانین بڵێ بەلامۆ سیرە کە لەم وڵاتە وەزعی کەمەندام ئاوایە؟ بەرەوەڵی زۆر سێرە من وەکو بەڕاستی برادری جێڕێتەوەڵێ لە ئەوروپایە یعنی ئەوەی کە تۆ باسەکەی لەگەڵ ئەوروپایە زۆری فەرقە. ئەڵە وڵی کاکە لێرە ئاوای ئەڵە وڵی ژیانی کەم ئەندام لێرە زۆر قورسە. بەڕاستی لەوێ بۆکو وەزیرێک بڵێ ژیانە بێتە سەر.
ئەوە سیر نییە بەلاتانەوە ئەو هەموو کتێبە دانراوە لەسەر شەقامەکان بۆ فرۆشتن ڕەنگە زۆربەی زۆریشان نرخەکانیان هەرزان بێ لە چاو وڵاتانی ترا بەڵام هەمومان بەلای ئەڕوین و کتێبێکیش ناکڕین و نایخوێنینەوە سڵاو لێبێت پرسیارێک لە بەڕێز دەکەم خەڵک چۆنە لە کڕینی کتێبە وڵی خەڵک گیرە لە بیانی پارە بە کتێب لەگەڵەوە کە باشترین هاوڕێتە و بێ بێزارترین هاوڕێ کتێبە ئێستا بێزارکە نییە ینی کەسی کتێب هاوڕێکی زۆر خۆشەویستە و بێ ئازارە بۆت هەستەکەی خەڵک ئەیکڕیان نایکرێت وڵی زۆر کەمە بەلاتەوە سیر نییە ئەو هەموو کتێبە هەیە و ڕەنگە نرخەکانیشان هەرزان بێت و بەلاش شیاڕێن و کەسیش نایکرێت و نایخوێنێتەوە بەرەوە زۆر سەیرە سڵاو لێ بێ کاکەجان باشی تخوا زەحمە نەبێت سینیشی خڕمانەیتە سینیشی خڕ وڵای هەر سینیەک بێت هەر سینێک بێ وڵای هەر سینیە بەڵێ دەست خۆش بێت دوو ژێر پیاڵەش بەڵێ یەکنەوە بێ ئەر ڕەشانە زۆر چاکە دەست خۆش بێ خۆشەویستیان لەگەڵمانە بن بزانین ئەم سینی و ژێر پیاڵەیە بۆچی بەکارێنین ئەمە لێرا دایانین ئێستاینە بۆ لای جەنابەت ئەچین خوارەوە دوو نەقوڵی شێنین مەرحەبا تخوا دوو نقڵ لایە هەردوو دانەمانێت و تاوە دەست خۆش بێخوا ئێستا ئەمەشە بۆێنینەوە دەست خۆش بێخوا ئەچینەوە بۆ لای دوکانی سینیەکە و ژێرپاڵەکان ڕەنگە بپرسن ئێوە ئەم سینی و ژێرپیاڵە و دوونەقڵە بۆچی کاتێک ئێمە وەسفی جوانی کچێکەکەین یاخۆ وەسفی جوانی کەسێکەکەین ئەمە وەسفەکەی ئێمەیە ئەمە شتێکی سەیرە بەلامانەوە کە ئەم وەسفە ئەکرێت ئەڵێن ئەو کچە زۆر زۆر جوانە دەموچاوی ئەڵەی سینیە ئەمە سینیەکماندانا ئەژڵێن چاوی ئەڵەی بنە ژێرپیاڵەیە ئەمەش ژێرپیاڵەکانماندانا دەمیشی ئەڵەی نەقوڵە ئەمەش نەقوڵەکە با بڵین لوتی شێڵەی نەقوڵە ئەمەش نەقوڵێکی تر ئەمە چ جوانێکی تایە توخوا ئەگە کەسێک دەموچای ئاوا بێت پێشەواجان وەرە بە وێنەی ئەو سینوشتە بکرا ئەمە وەسفی جوانی کچێکە بە ئێمە تۆزێک لە مەراق و خەفەت دوورکەوینەوە ئەمە تەنها بۆ خۆشێک باسمان کرد ئەمە وەسفێکە کە لە وڵاتی ئێمەیە لە کەلتوری ئێمە یاخود لە ئەدەبی ئێمە زۆر جار بەم وەسفە بەم شێوەیە وەسفی جوانی کەسێک کراوە یاخود کچێک کراوە یاخود ئەڵێن دەموچایی ئەوەنە جوانە ئەڵەی مانە مانیش ئەو هەموو چاڵ و چۆڵی تایە و ئەگەر تیشتی خۆر نەبووایە ئەوە ئەویش ڕووناک نەئەبەوە ئەمە بۆ خۆشی باسمان کرد نەگۆک و ڕەخنەیەک با بزانین هاوڵاتیان خۆیان ئەڵەن چی سەبارەت بەم وەسفکردنە چاوی گەورەیە بنێژێر پیاڵە وەکو نا بنەژێر پیاڵە نا وەکو بامی بەڵێ ئیتر دەموچای خڕۆک و سینی ئەویانە بێ دەمیشی جوان ئەڵەی نەقوڵە ئەو لە مەبەستی سینیەکە نییە ئەمە بەستەوە کە خڕە ئەزانم خۆی لە کوردەواری ئەڵێ چی بۆمان بڵێ دەموچاوی ئەڵەی سینیە چاڵی بنەژێر پیاڵێ دەم ئەڵەی نقوڵە تۆکو شاعیرێک وەسفی جوانی کچێکم بۆ بکە سیمای تۆم لە نێو ئاوێک دابینی زۆر حەزم دەکرد لێی بخۆمەوە نەمتوانی کەوا سیای دەروونم بە ئاوی عشقی تۆ بشۆمەوە بنەژێر پیاڵێک دانی مەسەرەن لەگەڵ نەقوڵێک ئەمە من دەتوانم بڵێم ئەمە قسەیەکی نێو کەلتور و عادەتێک یاخود قسەیەکی کۆنی نێو کەلتوری کوردەواریە کە ئەڵێ چاوی وەکو بنە ژێرپیاڵە یاخود سنگەی تەختە وەکو سینی وایە یاخود باڵای ئەڵێ سنەوبەرە یاخود داری عەرعەرە من دەتوانم بڵێم ئەمە قسەیەکی ناو کەلتور و کۆمەڵگەی کوردی ئێمەیە ئەجینا سیمایەک من ئەتوانم بڵێم سیمایەک بەو شێوە وەسف ناکرێت یاخود ناکرێتە نێو
قاڵب و جوانی و ئەو چوارچەوەیەوە ئەتوانی بە دیوێکی ترا پێناسی بۆ بکەین ئێمە پێناسەمان زۆرە کە بۆ جوانی ئەدای بکەین بۆ جوانی بە پیرۆزی یا بخود بە شێوەیەکی تر یاخود بیخینە چوارچەوەیەکی ترەوە ژینە ئەوە بۆ پێشتر ئاماژەم پێدا ئەوە وتەیەکی ئەم کەلتورەیە وتەیەکی ئەم کۆمەڵگەی ئێمەیە و ئەتوانم بڵێمەوە هیچ بنەمایەکی نییە بەڕاستی هەمویان سیر بوون بۆیە ئێمە ئەخوازین لە مانگی داهاتووە کە بەرنمەیەکی تر بەم ناونیشانەکەی نیشتە سیر و سەمورەکانی وڵاتی ئەمە بەشی سێم ئێوە شەر پێشنیارێکتان هەبوو سەبارە بەم بەرنمەیە توانن بێنن بۆ کەناڵی ئینارتی یاخود لە ڕێگەی فەیسبووکی تایبەتی مینی ڕپۆتاژەوە ئێوە پێشنیارەکانتان بخەنە ڕوو تا بەرنامەی داهاتوو بخواتان سپێرم کاتێکی شادێک تێبین و خواتان لەگەڵ خواحافیز